دينوا دينوا يا ما دينوا برو ولاتيشي ويران برو كتنكوني عثمان الله يمكن خوشكو بران براسي من زور بيتعقد وغمارم يا دي بخير ها دار قوراوة خان قوراوة هكولانك بعام قوراوة الله چی گۆڕاوە یادی بەخێری چی خۆمان هەفتەیەکە دەریان کردوین دەبلەیان بابڕن بەساقم ئەها بە خەڵک لێمان کۆنەوێتەوە خۆمانە کەس نەزانێ لەبەر باوکم دەریان نەکردین إذا باشا تروح وي كوتر تاكلا بس ويلو كوتر ويلو كوتر ويلو كوتر ورا باڵان مەکن أنا بابا كوتر لەگوڕ با کۆتر بێ با کەس نەزانێ با بڕۆینەوە با کەس نەمان بینێت كل دبر والله منو كوتر عثمان خوش تري بقرعان بلەیجان با بڕن با کەس نەمان بینێ لێرە عیبە جواب ما مين شي ما كردو ئێستا کڕەکە دەرکراوین ئەی چی بمان بینێ أو لسه شي دركين نازانیانی لەسەر باوکم سێژنی خەڵکیە کرد والله راسك دە با بڕۆین ئێس با باوکشم داخەوەی لە دڵەیە کە زەیتەکەمان ڕشت و قاچی شکاوە أنجا شو جي زي برجن ئەی بلە تۆ زەیتەکە و ناڕشت والله راسك ابني ئەو بوا فێری درۆ بووی شو من دروغم إكاك جا ناقم مقرن أي نتايم بيستو ها بدك بيشينا نيش زول يجي لبر منيا الله يستر لقال إسراء دابني يا أخوي أجري يا رنج أجري خوش تان زي متوزا ها أم حفتينا لقى بكرة ونال سكوت كذا توزا فيري دروف شابون لقى رزق باشە بڕۆ پێشم بڕۆ فرق درەنگە دەی بلا باشا ناکە هەستی دەلعت چییە دەبلە بیکەرەوە بیکەرەوە درەنگە باقور عنك تو مالك ما نكاك بابا کورە بلە ماڵی خۆمانە تۆ بووە کە چۆن گیرمان خواردە بەدەستەوە بزانه باشا نموت ها ساقين منك الله مقرق وراوا گۆڕاوی چێر نەژوو ئەو کلێبی نەسەرەکەی هەستی هەستا چی بووە ئەمسا مامیان کاتوتە ژوورەوە مانگە گوێ لە سەوتی نییە تەنجاوتم دەرگا جوان داخن خەتای منی جیانە دەرگام داخستۆ بەس نازانم کێوە هاتووە وڵای من ناتوانم بەقەت قاچێکیم مەگە باڕم بۆ لای بلا هەڵێر ئاژەڵۆ پیا خۆی هەیە بەخوا بۆ بلا هەسە چوو بە بلە بڵە هەستا دەورە نەتەگیانە بلا مانگە هاتووە مانگا شي بران الربع مانگا شويه گورە باز لە مانگا بێنەوە سەوتی ئەو بووە مەنزانی مانگایە لەو کاتەوە بتربيتنا دانشن بشي يلا نوا دانشن باحترامنا اقام مانگا كم كاتا عثمان قاكيه ڕسمەت چێ لە باوشت كراوا او بابولي او فريشتي او عثمان جانا بقربان بس بيهم بلا جيبو او زيتي الرش شت بس بيهم بلا جيبو او زري تقي قي اي بقربان ابو عثمان جان بقربان يا اخواننا انا ممكن لسان وزننا وكتا بونونا او عثمان عزل قلق غرمانه او عثمان عزل ناس كنانا او عثمان عزل داود رمانه او عثمان عزل سيري جنانه بلە بەسە عیبە خەڵک گوێ لێ بێت او عثمان عزل تيرو كون بۆرە دەبەسە کاکە دەبەسە چی بۆ سە بۆ گریت عثمان بقربان ابو عثمان خۆت زەیتەکە درشت دەڵێ مرشتم بقربان ابو عثمان كل كزمالة وسيركم بسورة عليك قربان ابو عثمان تۆ پێمانە ئێ باشە من وابزانی سەعات 2:30 ئەو ژنێ بوو ماما نەمزانی 2:30 باوکمە چێتە دەرەوە بۆ تەلەفۆنێ ناکەی بۆ پورە ئاسیا رستا تەلەفۆنم بۆ کوردن بۆ کاک بەکرم کوردە بۆ پوراسێ کەسیان جواب نادات نەکەی بە قوربانم تەلەفۆن بۆ هەچ کەسێکی بۆ بەکری نەکەی بە قوربانە بن نەکەی کاکە بەکە درزێکا بە چاڵێک بەکرە منشتان گەوراکە ئەو ڕۆژە دراوسیشانەیە پەیام نێرە بە قورعان بووی باسە کردم ئەی بۆ مسخەوەرەکەم تۆ کامل نەکەسێتم چایی بەکرد تێگە هەموو شتەکان تێکە خۆ دەزانیت بەکرد دوژمنی ڕازگۆییە نەکەن بە قوربانتا نەکەن بە قوربانتا چی بکەین وای وەسەی ژیان وەسەی من باشە زە چی بکەین چی بکەین هەواڵیە پرسین کورە خۆمە بەشەر نەبوو چی بوو بلا کورەمە فریشتە بوو ئەو بۆکێ بلا کورلۆ کاتە ڕسمەکە بەعکسەوە کرد و گۆرەکانی باش کرد ماڵی ئەوە بێ لە ڕسمەکەشە بۆ نییە خۆم هەواڵێ پرسم چی بکەین هەواڵی چیە
هاڵیکە لەو جواب بۆ گریتووە هاڵی ئاو ئەژدادم باشە ئەخی شێ پرسە نازانم باوکم باوکم تو گیان. برینمەک لێنەوە عوسمانجیە تو خوا عوسمانجیە ئەی عوسمان کە جوانی خوایە ئەرێ کاکە دەقاچی لا بە عوسمان جان چاوم لە هیچ نێ بەخوا ئابم قاچەوە بردوو دەراڵی دۆشکەی دوولولەیە ئەرێ دەبەکرد کاکە دکتۆر نەی و نابێ بنووسێتەوە با نەقرتەیە کاکە چاوم لە دەرونێ خەڵک چیمان پێڵێ ئاوا تۆپی بەکر بەلێ ئەی دەواز لە کاکە بێرە زۆر لی تووڕابی ئەی کاکە وڵە جوان دانەنیشتوە سێرم دانیشتن دانیشتووە بە شەرەف مەڵی حاجی لەقلەقە و قاچی بردوتە دەریا ئەی بیکەم بەو پەنجەرەیە بە قورئان دوایە چێ بە دەم تا بەلووت تا بە شوێنێکدا ئەینا کاکە گیان بە قوربانە بم چی ببین لاگە منش حەزم ناکردمە ڕووبە ئەوە تاچە دابەزیم نەجات ئەوە گەیشتین کاکە گیان ئەوە گەیشتی دەبڕن دەرگاکەم بۆ بکەنم دەی دەبڕن ئەی دەچوو هەندە ئازارە هەیە؟ ئەمرن نەمێنێ هەر عەزێتی کاک بێ پێی ناکە چی بکەم ئاسیا نازم ئەم بەکرێک کە لەزلە بۆ نەهاتەوە من بچەم بزام چیا ئەی بڵێم چێ وڵات دابەزێ نازانمە دە باشە ئازارە هەیە عوسمان جان کورە دەسە دەست لا بە لەسەر قات بەسا خەبر ڕێک لەسەر کوری چکاوەکە داینەوە قەینا ئەزانیی ئەوەی ڕاستی بێ ماڵەکە داخرا و کەسیشی لێ نییە ئەی هەتیوانە چوون بۆ کوێ وەڵا نازانە باشە سەر چیم لێکەن حەل وەڵا ئەوەی ڕاستی بێ مەگە بچینە ئوتێل دوو هۆدە بگرین ئی بۆ دوو هۆدە هۆدێکمان بەسە بۆ شتێکمان ئەرێ تۆ عوسمان تێ ناگەی چی ئەرێ بۆ تێ ناگەم خۆی شوێرەکەنیم ئاخر بۆچی ئوتێل ها بەکر بەلێ سەرەکەیتە سەر کاکەم زیڵەتان بەو ناوانەکە کەس نازانێت لێک شوێن کاکە بم بن بۆ شوێنم معقول نییە ئاواهیم بە بکاتەوە ئازارمەیە بۆ بم بۆ لایڤ مۆزیک ها لایڤ مۆزیک ئەی بۆ نامێ بۆ کافتریا قاوەکی خۆت کورە با بم بە بۆ حەدیقێکەوە بە قاچێکەوە چی بکەم بەکرد بۆ شێت مەکەی ئەو بم بۆ مەشتەلەکە بۆ لای سالە آخر دەسەرکەوە دەسەرکەوە کاکە بم بە بۆ شوێنە بەدانشم هەوا لێمە وەرە وەرە ڕاستەکەی بێنە پارکێک ئەم مێری تو هەتا کەلەی زل بکەرە بێ خواردە بەدەستیەوە کاکە تۆ ئەمرن نەمێنێ دەبنە ئێستا فڕێنم بێ دەسوو بیە لە تاسە